زۆر بێ ئاوین ئاوە کەشکەیەت کابرا بە 4 ڕۆژ 5 ڕۆژ جارێ ئەوەنە ئاو نایە بە خەڵکەکە تاینکە باوەڕکەیم هەفتی ئاوم کڕیوە 25,000 ماوە بە تەنکەری ئاو نەبوونی ئەو تا چەند گرفتی بۆیەوە دروست کردووە زۆر ژیانمان نەماوە یعنی و عالمە خەریکەم ریە بەڵا باوەڕکەم شۆمەنە قالۆنتە و سیسەرەگات بۆ خەریک بە خەڵکانە خوارد لە بێ ئاویایە طبعا ئەگەر تەڕبێ بۆچی خەڵکەوای لێ بەخوا 5,000 میوە بۆ کوڕێک سۆندەکەی بردوێتە سەر و 20 ماوە بە تەنکەرەکە وەڵڵی هیچ دەخلیشنی مناڵەکانم نەبێ بە نەمەعاشمەیە نەبڵێن پیاوە هیچ بەس بناڵەکان یارمەتی میراوەکەی فرۆشێ بەم لاولای کە ئەیا ئەو تۆزە بە ئێمە بەکەم و کزی تاوانی میراوەکەی شکە ئێمە ئاومان کێشی ئاومان نەبوو ئەومان زۆر بوو بەزیتر ئەوان لێ کردوونیستە چگەل لە گرفتی ئاو چ گرفتێکی دیکەتانێ گرفتی بڵێم چی پیس و پۆخڵانێ دوایەوە خەڵکێکی زۆری ئەم لاولای تێکراوە ژیانیە لە بەرقاو قیژی مناڵ لە بەرزری کوهۆڕ بەڕڵانەکەن کرمانج و سووریانە ئەمەنە هاتۆتە ئێرەوە ئەم نووسنگانە بەس پێیانێن و سەرقپڵانی خۆی وەرەگرێ حەقی نییە خەڵکی باشە خراپە ئیسعاجە یاقیناک باوەڕکی 2014 کڕیمە 650 پیاوە دەفتەریشم تا سەرف کردووە کە خانومان فرۆشتووە ئەوم کڕیوە لە نعیلا بوو کرێچینە بم کێشەمانە بوو بۆیە فرۆشرا من چی بکەم ئێستا لێرە یعنی ژنێک باوەڕکەی ڕۆژکیان لە حەو قاتمەکەوت مخوار داخیم ناڵەورکە